Sunrise 12 Sunrise it was the grammar and functions ڕێزمان وەرکەکان Unit 7 یەکەی ئاوتەم. Students book page 48 کتێبی خوێندکار لاپەڕە 48 B چالاکی B participle clauses ئەو ڕستانەی کە بە verb ing دەست پێ دەکەن پێش دەگوترێ describing actions وەسفکردنی کردارەکان. ڕستەی یەکەم ئەوێ دەستکاری دەنووسینەوە کە بە زۆری بە ناوێک کۆتایی دێت. لە ڕستەی دووەمدا subject لا دەچێت auxiliary verb لا دەچێت و کردارە سەرەکیەکە ing وەردەگرێت بۆیە پێی دەگوترێت participle clause ئەو ڕستانی کە بە verb ing دەست پێ دەکەن لەبەرەوەی بە ing دەست پێ دەکات participle لێرە داوەتە verb ing. تێبینێک لێرە نووسراوە بکەر و کرداری یاریدەدەی ڕستەی دووەم نانووسرێتەوە ئەگەر هەبوون وە کرداری سەرەکی ing بۆ زیاد دەکرێن. یەکەمیان وەکو نمونانە that was Maria Delgado ئەو Maria Delgado بوو she introduced the discussion ئەو بابەتەکەی دەست پێ کرد. use participle clause بەکاربێنەوەتە ڕستەیەک کە بە verb ing دەست پێ بکات. ڕستەی یەکەم دەستکاری ناکەین that was Maria Delgado subjectەکە لا دەچێت she introduced ڕابردوویە پێویستە بیکەینەوە ڕانەبردوو بۆ ing بۆ زیاد بکەین دەبێتەوە introducing the discussion that was Maria Delgado introducing the discussion ئەو Maria Delgado بوو کە بابەتەکەی ناساندیان دەست پێ کرد. دوم I recorded Leon ئەمن لیۆنم تۆمار کرد he was talking about saving natural resources ئەو باسی پاراستنی سەرچاوە سروشتیەکانی دەکرد. describe the action وەسفی کردارەکە بکە. I recorded Leon دەنووسینەوە he subject لەگەڵ auxiliary verbەکە was دەینووسینەوە بەخۆی verb ing کاتە دەستکاری ناکەین. I recorded Leon talking about saving natural resources لیۆنم تۆمار کرد کاتێک باسی پاراستنی سەرچاوە سروشتیەکانی دەکرد.